سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. 4 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا کە زیاتر لە نیوەی خاکی هەرێمی کوردستانی تیادا لەدەستدرا. پێش 4 ساڵ و لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017دا وەک کاردانەوەیکی ناوخۆیی و نێودەوڵەتی دژی ئەنجامدانی ڕێفراندۆمی خەڵکی کوردستان، سوپای عێراق و حەشدی شەعبی و بەشێک لە وڵاتانی دراوسێ پەلاماری ناوچە کوردیەکانی دەرەوەی ئیداری هەرێمیاندا و لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێردا زیاتر لە نیوەی خاکی هەرێمیان کۆنتڕۆڵ کرد و لەژێر دەستی هێزەکانی پێشمەرگە دەریان هێنا کە لە ساڵی 2014ەوە کۆنتڕۆڵی کردبوونەوە. لە ساتەکانی سەرەتای ڕووداوەکەوە تا ئێستا پارتی و یەکێتی یەکتر بە هۆکار و ئەنجامدەری کارەکە ناو دەبەن و یەکتر بە خیانەت و فرۆشتنی بەشێکی زۆری خاکی هەرێم تاوانبار دەکەن. هەرچەندە چەند جارێک باز لە دروستکردنی لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکان کراوە، بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێک دەرنەکەوتوە و ڕاستی ڕووداوەکان نەزانراوە. ساڵانە و لە 16 ئۆکتۆبەردا پارتی و یەکێتی لە میدیا فەرمی و نافەرمیەکانیانەوە هێرشی تون دەکەنە سەر یەکتر و یەکتر بە خیانەتکار ناو دەبن. کەرکووکیەکان و خەڵکی ناوچەدا بڕێنراوەکان ڕۆژ بە ڕۆژ حاڵ و گوزەرانیان خراپتر دەبێت و ئازادی و مافەکانیان بەرتەسک دەبنەوە و ڕێژەی کوردیش لە ناوچەکان بەردەوام ڕوو لە دابەزینە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانیەوە کە تا ئێستاش بەردەوامە. سەرۆکی ڕەوتی سەدر لیژنەیەکی 4 کەسی دروست دەکات و 2 ڕۆژی دیکە دەگەنە هەولێر بۆ گفتوگۆ لەگەڵ پارتی سەبارەت بە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. با گوێرەی و زانیاریانەی دەست شارپرێس کەوتون، موقتەدا سەدری سەرۆکی ڕەوتی سەدر کە براوەی یەکەمی هەڵبژاردنە پەرلەمانەکەی عێراقا لیژنەیەکی 4 کەسی دیاری کردووە بۆ دانوستان لەگەڵ پێکهێنانی هاوپەیمانی تاوەکو بتوانێت گەورەترین قاوەرە دروست بکات و کابینەی حکوومەتی لەسەر بنیاد بنێت. سەدر لە 2 ڕۆژی ڕابردووشدا وتوێتی هاوپەیمانی لەگەڵ ئەو لایەنانە ناکەین کە تێبینیمان لەسەر هەیە و مەبەستمانە هاوپەیمانی لەگەڵ چەند لایەنێکی دیاریکراودا ئەنجام بدەین. جێگری سەرۆکی بەرەی نیشتیمانی مەدەنی ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیان پێش هەڵبژاردن هۆشداریماندا لەوەی هەڵبژاردن لە کەشێکی ئارامدا بەڕێوە ناچێت. دەژڵێت ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە نێوان لە سەدا 12 بۆ لە سەدا 19 بووە. ئەوەش هۆکارە بۆ ئەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن هەڵبوەشێتەوە. نەدیم جابری هۆشداری لە دۆخی عێراق دەدات و دەڵێت چوینەتە قۆناغی شەڕەوە، هاوکات داوا لە سەرۆک کۆمار و سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق دەکەین ئەنجامی هەڵبژاردنەکان پەسەند نەکات. هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیان لە پارێزگاکە قەیرانی غاز بۆنی نییە و کەمبوونەوەکەشی کاتیە و چەند ڕۆژی داهاتوش دەست بە دابشکردنی نەوتی سپی بەسەر ماڵاندا دەکرێت. سەبارەت بە بەردەوامی بەرزبوونەوەی نرخی بنزین پارێزگاری سلێمانی دەڵێت هۆکارەکەی حکوومەتی فیدراڵە کە بڕیارە ڕۆژانەت بڕێک بنزین بنێرێت، بەڵام ئێستا کێشە لەو ڕێکەوتنە دروست بووە و سەبارەت بە نەوتی سپی و بەرزبوونەوەی نرخەکەی ئاماژەی بەوەدا بڕیارە بەپێی ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەلایەن عێراقەوە بڕی پێویست نەوتی سپی ڕەوانە بکرێت بۆ دابشکردنی بەر لە وەرزی زستان. پارێزگاری هەولێریش دەڵێت لە 2 ڕۆژی هەفتەی داهاتوودا نرخی غازدا دەبەزێت و کێشەی کەمی بڕەکەی چارەسەر دەبێت. لەم چەند ڕۆژەشدا وەزیری سامانەسروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی کەمی بنزین. بەهۆی دانەمەزراندنیان چەند ڕۆژێکە مامۆستایانی وەنەبێژ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و تاوەکو ئێستاش حکوومەتی هەرێم هیچ وەڵامێکی نەداونەتەوە. لەو بارەیەوە جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت بایکۆتی مامۆستایانی وانەبێژ پڕۆسەی پەروەردەی پەکخستووە. دەژڵێت مامۆستایانی وانەبێژ ژمارەیان نزیکەی 20,000 مامۆستایە و پەروەردەکانی دەرەوەی شاریان ڕاگرتووە و حکوومەتیش ئامادە نیە هیچ ئیمتیازێکیان بداتێ و ناچار پەنایان بۆ بایکۆت بردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.